پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان تا دێت ژمارەیان ڕوو لە زیادبوونە، بەڵام ئەم زیادبوونەی شوقە و باڵەخانە بەرزەکان وای نەکردووە کێشەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیان چارەسەر بکات. لەگەڵ ئەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بەهۆی گرانی نرخ و کرێی خزمەتگوزاریەکانەوە نەیانتوانیوە کێشەی کرێنشینی و نیشتەجێبوونی هاوڵاتیانی هەرێم چارەسەر بکەن. هاوکات بوون بە هەڕەشەیەکی جددیش بەسەر دیموگرافیای کوردستان و زۆرینەی ڕەهای ئەوانەی نیشتەجێ ئەو پرۆژانن هاوڵاتیانی بیانی و خوار و عێراقن. ئەجنەبیەکە و عەرەبەکە یعنی ئەجنەبی مەقسەدمان ئەوڕۆپیەکانە زیاتر کە بەدەستیان دەکەوی بە ئاسانتر بەدەستیان دەکەویتن و حەزیشان زیاتر لە ژیانی شقەیە. ئەجنەبی و عەرەبەکە دەبینی سکوریتی حازرە هەموو دەمێ، چکە خاستن ئەجنەبیەکان ئەوڕۆپی و ئەمریکیەکان ئەوانە ناچنە منتیقە چکابرا هەر کەسێک بێ و بە پێش دەرکەی دابێتن و لە دەرکەی بدە و بێ و بڕوە ئەو دەیەوێ لە جێکی ئەمان بی. بەوتەی شارزایەکی ئابووری حکوومەت لە چاودێریکردنی پرۆژەکان کەمتەرخەمە و هیچ ڕۆڵێکی نییە لە شێوازی وەرگرتنی ئەو پارە زۆرەی کە لە ژێر ناوی خزمەتگوزاری و ئاو کارەباوە لە بەشداروانی پرۆژەکان وەردەگیرێت. ناویان لە خۆنایی وەبەرهێنەر کە وەبەرهێنەر نینە بەڵکو بەڵێندەرن بە پارەی خەڵکەکە بە پارەی هاوڵاتیان یەکە نیشتەجێبوونەکانی خۆیان چارەکەنەوە دیسانەوە پاژەو هەموو قازانزای لە چاوچنۆکاتی خۆیان هەستانشتیچکیان دروست کردیە وەک کرێک ناوێ لێ نایە خزمەتگوزاری. وشەی خزمەتگوزاری خۆی لە خۆی دەسڕینەوەی هەبوون و یاسا و هەموو شتێکە کە ناوی حکوومەتە. ئەگەر حکوومەت هەبێ کو دەبێت یەکەچی نیشتەجێبوونی لە جاتی حکوومەت خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیەکانی بکە. وەک داتایەک دەڵێن ئەو برادرانی برایانی عەرەبی کە لەگەمان هەمان هاوڵاتی عێراقین بەک ڕێژە لە هەولێر لە کەرکووک زیاترن کە ئێمە داوامان دەکرد مادەی 140 جێبەجێ بکرێ پێدەچیە ئەو مادەی 140 لەمەوە دووە داوا بکرێت لە بۆ هەولێرش. دەستەی وەبەرهێنان لە ساڵی 2006ەوە مۆڵەتی دروستکردنی پرۆژەکانی نیشتەجێبوونی ڕاگەاندووە و لەو کاتەوە زۆرترین پرۆژەی باڵەخانەی بازرگانی و شوقەی نیشتەجێبوون لە تەواوی هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر دروست کراون. لە ئێستاشدا پرۆژەکانی نیشتەجێبوون و شوقە و باڵەخانەکان زۆرترین بیانی و هاوڵاتی عەرەبی تێدا نیشتەجێن بە شێوەیەک لە 180 دانیشتوانی ئەم پرۆژانە کەسانی بیانی و غەیرە کوردن. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.